سووری بارانی بەڕەحمەت ببارێنێ بەسەری هەموو ویلایەتمان اللهم ئامین. ئازیزان و خۆشەویستان، ئێمە لە خزمەتی جەنابتانە دوو خاڵمان باس کرد لە تەوەری ئەو حەوت بەشەی کەوا لە ڕۆژی قیامەتە ئەبەنە سوودبەخشی بۆ ئینسانی موسڵمان یان ئینسانی ئیماندار. لەورەدا ڕاوەستاین وتمان خوای گیان ڕوحی مرۆڤی ئیماندار بەرەو ئاسمان دەچێت، ئەمجا دێگەڕێنێتەوە بۆ ناو قەبرەکەی، ئەمجا دەفەرمێت پەروەردگارە ناوی ئەم بەندەیە بنووسە لە عەلیجین. کاتێک ئێمە دەگەڕێنەوە لەسەر قەبر لە قەبرستان خۆشەویستەکەمان جێدێری، ئەو کاتە ئەمجا مەلایکەکان دابەزن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسەوە ئەکات. بەڵام پێشەوە بچمە سەر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا فەرمێت باشترین موسڵمان، باشترین ئیماندار ئەو کەسەیە چەند سیفەتێ باز دەکات. یەکێ لەوانە ئەوەیە بەردەوام یادی مردن دەکات. پێغەمبەری خوا فەرمێت ئەمە وشیارترینە، ئەمە ژیرترین مرۆڤە لەسەر دنیا کە یادی مردن دەکات. وا فەرمێت ئێوە بەختەوەری بۆ خۆی بۆ قیامەت شی. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەناو ئەسحاب و یاوەران دانیشتبوون، باسی سەحابەیەکان ئەکرد، هەرێکی باسی چاکەی سەحابەیەکێ کرد. سەحابەکان دانیشتون باسی سەحابەیەکیان ئەکرد چاکەکانی. لە دوایدا بێدەنگ بوون، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو کەسەوە باسی ئەکەن یادی مردن زۆر ئەکا. ئەوان وتیان نەخێر پێغەمبەری خوا، وتی باشە ئارۆزەکانی زۆر بەلاو ناوە، وتی نەخێر، وتی دە ئەوە نییە کە ئێوە باسی دەکەن. یەکێ لەو سیفاتانە کە چاکە پێغەمبەری خوا فەرمێ یادی مردنە ئازیزان، کە یادی مردنمان زۆر کرد گوناح و تاوان و سەرپێچی کەم دەکەین و دنیاش فرە خۆشەویست نابێت لە دڵماندا. کاتێک ڕوحەکان دەگەڕێتە ناو قەبر وەجێت دەێنێت بە تەنیا لەورا دەمێنی، دوای ئەمە چی دەبێت؟ دوای ئەوەی کەوا هەمووی ڕاوەستاوە لەسەر دۆڕەکە دوعای خێر بۆ دەکەن، خۆشەویستان دەگەڕێنەوە، کەسی نێزگت دەگەڕێتەوە بۆ ماڵ، خۆت بە تاق و تەنیا دەمێنی لەو شوێنە تەسکەدا و لەو کفنە بچووکەدا کە لەبەرتایە هەمووی جێدەێنی لەسەر دنیا. ئەلەوێدا دوو مەلایکە دێن، النەکیر والمونکەر. ئەم دوو مەلایکە دێن هەڵت دەسێنن لەناو گۆڕدا دادەنیشێنن. بەڵام ئەم مەلایکانە مەلایکە نین ئاوا بیان بینی جیاوازن ئەم مەلایکانە. لە حەدیثێکدا هاتووە ئەڵێ شتێکی بەدەستەوەیە چ وەک چەپوش وایە، ئەگەر بیدا لەو مرۆڤە دێتە خۆ ڕاستەوخۆ. لە حەدیثێکی تردا فەرمایشتێکی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەی بینی ترسناکە، مەلایکەکان ترسناکن، بەڵام ئەوان هاتوون حەق و حیسابیان هەیە لەگەڵ خوددا. لەورەوە قیامەتت دەست پێ دەکا. هەرچێ مرد قیامەتی ئێستاوە، قیامەتی سوغرا. ئێمە دوو قیامەتمانەیە، کوبرامانەیە بۆ هەموومانە، بەڵام قیامەتی سوغرا بچووک هەرچێ مرد قیامەتی ئێستاوە. کەوتە ناو گۆڕ تەواو، لەو کاتە هەڵت دەسێنن لێن لێ دەبرسن مەن ڕەبوک، خوا کێ بوو؟ کێ خوار بوو؟ لەسەر دنیادا کێت کردیە خوا؟ لەوێدا بێ جوابی مەلایکەکان دێت، کێ خوار بوو؟ ئازیزان خۆشەویستان، سێ پرسیارە ئەبێ وەڵام هەڵگرین بۆ ئەو کات و ساتە. ئەم سێ پرسیارە ئەبێ زۆر بڕۆین لە سریەمە، ئەبێ زۆر جوابمان پێ بێ، وەڵاممان زۆر پێ بێ. بە ئاسانی دەرناچینەگە وەڵامێکی ڕاستەقینە و جوان و باش نەدەینەوە. خوات کێ؟ ئەو کەسە هات وەلات دووەمیان، ئەو کەسە هات وەلاتان، ئەو کەسە کێ بوو؟ قەزیان پێغەمبەرە صلی الله علیه وسلم. سێهەمیان لەسەر دین و ڕێباز کێ بووین؟ چی دینێکەکە بوو؟ چی ڕێبازێکەکە بوو؟ ئەم سێ پرسیارە لێ فرێ لەناو قەبردا، لەناو گۆڕدا ئەبێ جوابێکت پێ بێ. ئەگەر جوابت چاک و باش داوت ئینسانی ئیمانداری ڕاستەقینە و موسڵمانی ڕاستەقینە، ئەمجا پێت دەڵێن بەرێ بکە ئەو داوە، بەرێ وەرگرە، چاوێ بخە لای چەپت زەحمەت نەبێ. تەماشا دەکەی دۆزەخە زۆر دەترسێ و ئیماندارە و موسڵمانە.
پێی دەڵێن ئەگەر جوابەکەت چاک و باش نەبوایە جوابت نەدایەتەوە شوێنێک بەڵام تەماشایە لای ڕاست بکە بەرکە لای ڕاستەوە تەماشاکە ئێستا ئەمە جێگەکەتەوە بۆ خۆت بە ئیسراحەت لەم شوێنەدا بمێنەوە بۆیە فەرمێت فەنادى منادی من السەما بانگبێژێ لە ئاسمانەوە بانگێ دێ ئەفەرمێ ئەن صەدەق عەبدی ئەو عەبدەکەم ڕاستی کرد کاتێ وەڵامی پرسیارەکان بەڕاستی بدەیتەوە خواگیان دەفەرمێت دەی گۆڕەکەی فەرشڕێژکن و هەتا چاو بڕەکا گەورەی بکەنەوە بیکەنە باخێ لە باخەکانی باش و جلوبەرگی بەهەشتی بکەنە بەری چونکە عەبدەکەم ڕاست ئەمە موژدەی سێهەمە دەگرێ بە ئیمانداری ڕاستەقینە و موسڵمانی ڕاستەقینە لەناو گۆڕدا لەناو قەبردا کە کەس نییە لەگەڵدا خاڵی چوارەمیان ئەوەیە هەموو بەیانیانێک هەموو بەیانیانێک و هەموو یەوارانێک دەرگات لێ دەکرێتەوە هەر کەسێ لە گۆڕدا بێت ئیما بە چاکە ئیما بە خراپە خوا پەنامان بدە ئەگەر ئەهلی خوا بیت ئەگەر ئەهلی ڕاستەقینەی پەروەردگار بیت کە لە دنیادا بە قسەی خوا و پێغەمبەرت کردبێ بەیانیان و یاواران دەرگای بەهەشتن بۆ دەکرێتەوە ئاسوودە دەبێت خوا پەنامان داگە دۆزەخی بی هەموو بەیانیان و یاوارانی عەزابی قەبرێکیش خوا پەنای هەموو لایەتماندا لە عەزابی قەبر بەیانیان و یاواران هەموو ڕۆژێ تەعذیب تێتا و ڕۆژێکەوە زندی دەبیتەوە ئەگەر دۆزەخی بی خوا پەنامان ئەگەر کتابەکەت بەدەستی چەپ وەرگری خوا پەنامان بدە ئەگەر وڵانی پرسیارەکان بە جوانی نەدەیتەوە خوا پەنامان بدە ئەگەر حەق و حیسابی ناوگۆڕت چاک نەبێت ئەو کاتە قەبرەکەت دەبێتە باخچە نابێتە باخچە بێتێکی چاڵێ لە چاڵەکانی دۆزەخ خوا پەنامان بدە چۆنە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خاڵی چوارەممان وافتحوا له بابا الجنة دەرگای بەهەشتی بۆ بکەنەوە ئەمجار دەرگای بەهەشت دەکراوە چی دێت ئەوە دێتکەوە بۆن و بەرانی بەهەشت دێ بەڕووی تۆدا خۆشی بەهەشت دەبینی ئەو کاتەم عەبدە هاواری لێ ئەڵەسێ لە قەبرەکەیدا بەڵام من و تۆ نایبیستن ئازیزان خواوای داناوە ئینسان بۆ جلۆکە نایبیستێ غەیری ئەماموو دەبیستێ عەزابی قەبر من و تۆ نایبیستین ئەوش ڕەحمەتی خوایە ئەگە بیبیستین ژیان ناکرێت ناتوانین بژین بۆیە ئەو کاتە داوا دەکا قەدیمونی خوایە بمبە خوایە قیامەت باز وەستێ بگەمە ئەو شوێنە پیرۆزە کە پیشانێ دەناو گۆڕدا چونکە ئەورا بۆ ئەو شوێنە وەک ئەو وایە لە شوێنێکی سجن دابێ وایە ئەمجا دوایەوە کەسێک دێت جوان ڕوخسارێکی جوان وەک مانگی چواردێ لەناو گۆڕەکەت دێ بۆ لای کە دەیبینی ئەمڕۆ دەچێ هەر لە خۆتە دەڵێ ئەم کەسە موژدەی خۆشی پێیە هەواڵی خۆشی پێیە چۆکە لەو شوێنەدا پێویستت بە نوکە دەستێک ڕۆشناییە پێویستت بە یەک وشەی خێرە پێویستت بە هەواڵێکی زۆر کەمی خۆشدا کە خۆشت دەنێت لەو کاتەدا کات چونکە شوێنێکە بەڕاستیە کە بچی تەماشایەکەی هەر یەکێ لە ئێمە ئێستا بچین لەبان گۆڕێ دانیشین کەمێ تەماشای گۆڕە بکە فکری لێکەرەوە ئەمڕۆ بە ئێستا خۆڵێک دێتە بان گیانی ئاوا ئیتەکێنێ و حەز ناکەی گیانی بیستێ ئێمە بەدەستی خۆمان تۆ دەنین لە گۆڕ من تۆ هەموومان بەدەستی خۆمان بانت دەدەین ئەم جسمەیەی کە هەریچ ناگرێت چێتە ناو خۆڵە لەنا ئەو شوێنە ناتوانی لە دیۆدی بکەی مەجالی هیچت نییە ڕۆشناییتیان نییە جێت دەهێنن بە تاک و تەنیا لەو شوێنەدا لەوەدا چی فریاتەکەوێ ئازیزان و خۆشەویستان ئەم پیاوە کە خۆی لە ئەسڵدا شتێکی ترە بەڵام لە حەدیسەکەدا وا مەشهورە دێت لێ ئەپرسێت تۆ کێی من تۆ هەموومان دەڵێن تۆ کێی ئەڵێ نامناسیتەوە ئەڵێ نەخێر ئێمە تۆ ناناسینەوە لە چۆ تۆ بناسین چونکە ئەوە کردەوە چاکەکانە ئەڵێ من کردەوە چاکەکانتم من ها نوێژەکانت بووم من ها قورئان خوێندنەکەت بووم
منعا حەج و عومرەکە و سەدەقە و زەکاتت بوو، منعا وشە جوانەکان، هاتووی مزگەوت، خەڵکی چاک، یارمەتی خەڵک، هەموو کردەوە چاکەکانت منم. غەمت نەبێ ئەم شوێنە بێتە مایەی ئیستراحەت بۆت. کەواتە لێرەدا موژدەت پێ دەدەن دەرگای بەهەشت دەکرێتەوە و پاشانیش کردەوە چاکەکانت بێ ڕاوەستێ، لای سەرت ڕاوەستێ، لای دەستت ڕاوەستێ، لای قاچت دەورت ئەگرن کردەوە چاکەکانت، هەموویان شەفاعەتت بۆ دەکەن. ئازیزان خۆشەویستان، کەواتە ئەبێ نەکردەوەی چاکەمان زۆر پێشی خۆمان بنێرین و یابین، چاوەڕێ مەکە لە دوای خۆت چی دێت، کێ ئەڵێ دێت، هەتا بێتە پێ خێر بنێرە، چاکە بنێرە. ئەوەی چاکەیە درێغی لێ مەکە، قەت تەرجیلی مەکە، یەک سانێ دوای مەخە لە چاکە، هەتا چاکە بنێڵی ئێمان کەمە بۆ شوێنە، چونکە ئەو شوێنە چاکەی زۆری پێویستە. بۆیە فەرمێن ئەنا عەمەلوکم الصالح، من کردەوە چاکەکانتم، چاک بزانن. ئەمجا بە ئاسوودەیی دەژین لەناو گۆڕدا. و خاڵی حەوتەممان لەوەی کەوا داوا دەکا ئەوانەی لەناو گۆڕدا پەلە داوا ئەکەن لە خوای گیان لە پەروەردگار، لەوەی کەوا پەلە بکا قیامەت هەستێ، واتە هەموومان لە گۆڕ دەرچین بڕۆینەوە بۆ ساحەی مەحشەر، و لەوێش حیساب و کتاب دەست پێ بکا، و لەوێش کەچی بێ لەوەش بەرەو بەهەشتیان بەرەو دۆزەخ خوا پەناهماندا. بەڵام ئەم لەناو گۆڕدا پێی وتراوە باشتیە، پێی وتراوە ئەهلی باشتە، بۆیە پەلێبێتین. ئازیزان خۆشەویستان، ئێستا لەم کات و ساتەی من و تۆدا کە مردن زۆرە، ئەگەر لەگەڵ مردندا عیبرەت وەرگرین، ئەبێ لەگەڵ مردندا عیبرەتی زیاتر چاوقایمی نەبین هەتا لوکتەی قەبرەکەش. ئەزانن ئەمڕۆ جاران کەسێ بمردایە هەفتەیە ئەو گەڕەکە تەعزیرات بوو، بە مانای تەعزیر نا، بە مانای لە تستی خوادا، بەمان ئێمە چاومان قەیمە، ڕۆژانە بە دوو بە سێ بە چوار هەنینە گۆڕ، ئێمان چاومان قەیمە. سوبحان الله، نوێژی لەسەر دەکەین چاومان قەیمە، دەیبین و دەخێنە سەر شانمان چاومان قەیمە، گۆڕی بۆ هەڵەکەنین چاومان قەیمە، دەینێنێ گۆڕ چاومان قەیمە. یابین ئازیزە، ئەبێ ئەو مردنانەی کە دێت خۆشەویستانمان بەدەستی خۆمان دەبەین، ئەبێ عیبرەتی لێوەرگرین، ئەبێ مراجعەی خۆمان بکەینەوە، کەمێدا چەڵەکەین، ئەبێ فکری لە خۆمان بکەینەوە. ئەوانەی تووشی ئەم نەخۆشیە بوون، بە تایبەتی نەخۆشی کۆرۆنا، بڕۆ دوایەوە لێ بوەرسە، ڕاجعەی دەستی خۆیەکە ڕاستەوخۆ. خوای گیان ئەمە چییە؟ عەزەمەتی تۆ چییە خوایە؟ هیچ کەسێ نایدۆزێتەوە. ڤایرۆسێکی زۆر بچووک مرۆڤ چەندێ بە قووەت بێ بێهێزی دەکات، ئەژنۆی دەشکێنێت. تەسەوور کە هەموو دکتۆری دنیا بەسەریەوە بێسێرەکەی تەماشاکە، ئەم مرۆڤە چەندێک کەم دەسەڵات نەکەو، ئەوانەیشی کە بەسەریەوە کەم دەسەڵات، بەرامبەر قودرەتی خوا، عەزەمەتی خوا، هەموومان کەم دەسەڵاتین. ئازیزان وریابن، دژایەتی خوا نەکەین، بەخوا هەر کەسێ دژایەتی خوا بکە، خوا ئەیکاتە عیبرەتی زەمانە لە دنیادا و لە پاشە ڕۆژدا. ئازیزان خۆشەویستان، ئەبێ یادی مردن و یادی قەبر و نوێژکردن لەسەر مردوو و ڕۆیشتن بۆ لای شوێنی جەنازە و بەدواچوونی و نوێژکردنی تەئسیرمان کرد. ئەو شتانەمان ئەبێ بۆ خوا بێ، ڕیاییتیان نەبێ. ئەوە کاتی مردنە لەوەیە ئەمڕۆ تۆی سبەینێ منم دوو سبەی یەکێکی تر، هەموومان دەڕۆینەوە بەلای پەروەردگار و دەگەڕێینەوە. بەڵام ئیمانداران، مسڵمانە خۆشەویستەکان، مردن ڕاستە سام ناکە، بەڵام بۆ ئینسانێکی کافر زۆر قورسە، بۆ ئیماندار ڕەحمەتە. خوا گیانە فەرمێ لەسەر زاری پێغەمبەرەکەی، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام: من أحب لقاء الله، هر کسی حس کا بگێتە لقای خوا، خوا حەزەکا بگاتە لقای، خوا حەزەکا بگاتە لقای بەندەکەی. ئەگەر خوا حەز کا بگێتە لقای بەندەیەک، چۆن ئازاریەدا، چۆن ئازاریەدا، یەکێکی خۆشگەرت بێ ئازاریەدا. ئەگەر کەسێ چەند ساڵێک لەسەر دنیایە لە شوێنێک بێ، بێنە بەرچاوت،
ولله المثل الأعلى ئەگەر مرۆڤێک بێت دابڕێت دوای زەمانێکی زۆر ببینیتەوە ئەگەر خۆشەویست بێت لە دڵتا مستحقی ئەوە بێت کە تۆ سزای بدەیت بەڵام خۆشەویست بێت لە دڵتا سزای نادەیت ولله المثل الأعلى بەندەیەک ئەگەر بەردەوام بێت جارجار تەوبە بکە و جارجار گوناح بکە بگەڕێتەوە بۆ لای خوا حەزکە بە لیقای خوا بگێتە خوا بگێتە پێغەمبەر بگێتە پیاوچاکان تۆ بڵێی خوا عەزابی بدا ڕەحمەتی خوا ئەوە نابێت قەت ئەوەمان پێ ناڵێ ئازیزان بەڵام ئەوەی لەسەر من و تۆیە مستعد بین ئامادە بین بۆ مردن و ئامادەش بین بۆ کردەوەی چاکە و موژدەتانش لێبێ هەر کەسێ ئەمرێ بە کۆرۆنا بڕواکان هەبێ زۆر خەفەتی ناوێ زۆر خەفەتی ناوێ چی کەسێ لێ ئێمە من زۆر جامەم گێڕاوەتەوە ئەو کەسانەی کە کۆرۆنا خۆشەویستیان بڕوا دەڕۆم ئەو نەسیحەتیان دەکەن دەڵێن چی کەس هەیە لە ئێمە ئێستا پێمان بڵێن فڵان کەس لە هەرێکە لێ خوا لێت ڕازیە ئەتەوێ بژێی لەسەر دنیا یان ئەتەوێ بمری کێمان هەیە مردن هەڵنەبژێ هەموومان ئەزانن ئەوەی بە نەخۆشی کۆرۆنا بڕوا 100% ئەم پیاوە شەهیدە بەس ئیماندار بێ مسڵمان بێ نوێژ و عیبادەتی بێ 100% شەهیدە ئەمە قسەی من نییە قسەی رەسوول الله صلی الله عليه وسلم هەتێ بە تاعون بچێ شەهیدە ئەی شەهیدە چۆ دانیشێ ئازیزان لا حساب ولا کتاب نە حساب دەبێ نە کتابێ ئەی نزگی کێ ڕاوەستێ خۆزم بۆ کەسەی کە خوا بوو بڵێ ناڵێن تەمەنای کۆرۆنا بکەینەوە ناڵێن بەس بە بلەی شەهید وەربگرێت نەکەوە چونکە نەخۆشیەکە ڕشندێ بەڵام سێر مەقامی کە لە ڕیزی شوهەدا ئەنبیا صالحین لەو ڕیزە دانیشێ ئازیزان هەر کەسێک خۆشەویستێکی ڕۆی ئەمەی پێ بڵێن ئەم موژدە خۆشە ئەگەر ئەو کەسەش سابر بێ و خۆڕاگر بێ لەسەری خۆی بگرێتەوە چاک بزانە ئەو کەسەش موژدەی باشی بەدراوە چونکە ئەوانەی کە خۆشەویستیانە ڕۆ هەر خۆشەویستێ بەو نەخۆشیە غەیری ئەو نەخۆشیە منداڵێ کوڕێ باوکێ دایکێ خۆشەویستێ خۆت بگریتەوە و سابر بیت لەسەر ئەو خۆشەویستەی کە ڕۆیە بەلای خوا خوای جانە پرسێ لە ملایکەکان ئەوە چیان وت عەلیمە و خەبیرە پەروەردگار چیان وت خۆشەویستەکەیان مردووە چیان وت وتیان ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون ڕازی بوون بە قەدەری تۆ خوای گیان خوای پەروەردگارە فەرمێ دە ئێوە شایەت بن ئەو من ڕازی بوون لە مردۆکەش وەلێوانش خۆش ئازیزان خۆشەویستان ئەبێ ئێمە کاتێ مردن هەیە ژیان چی کارن کاتێ مردن هەیە خراپی چی کارنیە کاتێ مردن هەیە بۆچی ڕازە بەسەریتان بێ بەم دەسەڵاتدارانە ئێمەوە زۆر داماون بەخوا داماون بەخوا ئێوە دەیبەن ئەزانن بۆ ئێمە حەساب و کتابی چیمان لەگەڵا بکەین ئەو بەڕی ماڵ مناڵەکەمان و لەوە زیاتر چیە بەسەوانە وەقیفوهم ڕایان گرن چەنێ مافی خەڵکیان بردووە مافی خۆیان نا حیسابی خۆیان نادارێ حیسابی خەڵک و ملت کە فەقری لێکەن وازانێ لەسەر دنیادا ئێستا کەس نییە تۆڵەی دەکاتەوە ئەی تۆڵەی قیامەت ئەی تۆڵەی ناو قەبر ئەی تۆڵەی بێ کەس ئەی بێ تۆڵەی بێ حیمایە ئەی بێ تۆڵەی بێ فەرشی سوور ئەی تۆڵەی ئەورا کەس ناناسی ئەو مەلایکان ڕادەگرن بەش دەکەنەوە وەرە حیسابی کتابت لەگەڵا بکەن کوا مافی خەڵکت لەکوادانە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ دە کەسی لەژێر دەستا بێ دە کەس لە قیامەتدا کاتێ دێ بۆ ساحەی مەحشەر هەر دەی دەستیان لە ناقڕەیدا گردنیان کردووە هەرێکی داوایەکی لێ دەکات ئەی قوڕ بەسەر کەسێک کە ملەتێ بواتە ڕێوە نەزانێت دواتە ئەبێ لە قیامەتدا چی بکا و چی جوابی خوا بکات ئەبێ چی حیساب و کتابێکی بێ قوڕ بەسەری داماوی بۆ ئەو کەسەی کە ناتوانێت دەسەڵاتێکی ئەو بە جوانی نایداتە خەڵک قوڕ بەسەری
ها عمر ئاسا ئیمامی عومەرەی وت ئەگەر لە عێراق خۆی لە عێراق نەبووە لە شام ئەگەر لە عێراق یەسترێک بلۆک و جەنابتان وەی گوێی لێمان یەسترێک نەک بەشەرێک پای هەڵکەوێت لە ڕێگاوبانێ پای هەڵکەوێت تۆ بڵێ لە قیامەتە خوا لە عومەر نەپرسێتەوە جەعلەکەت بۆچی جار کرد ئەی ئەوانەی کەوا ڕۆژانە سێ حادسی سەیارەکە تۆ بڵێ خوا لە مەسئولێرە نەپرسێتەوە بەخوا جوان دەپرسێتەوە بەڵام حیساب و کتاب لەمێنێ و قیامەت چێ سەربەر دەبێت و چێش و ڕەش دەبێت گرنگەوەی ئێمە گرنگەوەی خۆمان لە ڕووسپیان دۆنینەوە خۆمان وریابن قیامەتی خۆتان مەفەوتێنن مەستێنن بۆ خەڵکی وریابن وشیاربن چاوتان بکرێتەوە وشیاربن قیامەتی خۆتان بۆ هیچ کەس مەستێنن تەنانەت بۆ مناڵەکەت و بە خێزانتش لە برسان مردی نەچی دەست بەی وەحەیە نە مناڵ نەژن نەکەس کەس یاد ناکەوێنەوە بۆ خوای ڕەحمە مولایەتمان بکە عاقیبەت خێرمان بکە یا الله خوای ڕەحمان پێ بکەی یا